پرسیاری 34 لێ شەیتان خوای گەورەی دیت شەیتان خوای گەورەی دیتیە یان مەلائیکەتەکان دیتیتیان نایان بینیوە ئەوانش نایان بینیوە و شەیتانیش طبعا نایبین کە مەلائیکەتەکان نەیبینن شەیتانیش بە تەکید نەیبینی و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەفەرمێ حیجابه النور خوای پەروەردگار پەردەی نور لە نێوانی ئەو مەخلوقاتەکانی تریا هەیە ئەنجا ئەش فەرمێ لەو کەشەفەه لأحرقت سبحات وجهه ما انتهى إليه بصره من خلقه ئەگەر خوای پەروەردگار ئەو پەردانە لا بدا ئەوەندەی چاوی خوای گەورە بڕکاتەوە چاوی خوای گەورە حدودی نییە یعنی هەموو مەخلوقاتە سووتێنێ ئەو کاتە لەبەر خوای پەروەردگار ئەو پەردە نورانەی داناوە بۆ ئەوەی ئەوان کە خوای گەورە نابینن بەڵام لە قیامەتە خوای گەورە بە شێوازێکی تر خەڵقیان ئەکاتەوە کە ئەیبین